أو بزحمة مامسا. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. مامسا بزحمة أو أمين يا وكم كده جيني العقل جيني كده بله. تقريبا شش مانجا من زانتم استجدلت من بيبي أجرازي راسي أجرازي قلت علاقة دم ماما استهموا في ونديك لقرا من فرنسا دبر أوجني كيف قسم لبنات زور كم ديتو مالي مناڵت هەیە دادا؟ والله مناڵت هەیە بڵێ بچەند مناڵت هەیە؟ بەتەکید مناڵت هەیە؟ سێ منداڵم هەیە. سێ مناڵت چار هەیە. منداڵم. بەڵێ. دایکی لاوین فەرمووی پیاوەکەم پەیوەندی لەگەڵ ژنێکەکەدا هەیە و لێ ئاشکرایە و ڕێزم لێ ناگرێت سوکایەتیم پێ دەکا خوشکی بەڕێزم تۆ سێ مناڵت مادام هەیە ئەویش تازە بابەتەکەی ئاشکرا کردووە بە زمانێکی نەرم لەگەڵ یا بدوێ بە قسەی برای خۆت بکە دایکی لاوین با پیاوەکەت بە ڕێگایەکی شەرعی یاسایی کۆمەڵایەتی عورفی کوردەواری بچێتە پێشەوە ئەگە پیاوەتی و مەردایەتی ئەوەی تێدا بێت دوو خێزان بەڕێوەبەرە شەریعەتی خوا ڕێگەی داوە بە ئیزنی خوای پەروەردگار ومێدەوارم کە ئینشاءڵڵا خوا ڕەحم بکە خێزانەکەتان هەڵنەوەشێت تەنها تکایەکی برایانە لێ دەکەم خوشکی بەڕێزم هەوڵ بدە نەگاتە تەلاق چونکە تازە و خێزانی خۆی پێکەوە دێنێ منداڵەکان سەرگردان دەبن تۆ دوای تەمەنێک تازای تر ژیانی هاوسەریش بۆ ئافرەت و زەحمەت پێکەوە دەندرێتەوە ناکرێ هەوڵ بدە کۆشکی خێزانی تێک نەچێ ئەگەر سوکایەتیت پێکراوە سوکایەتی بەخۆی کردووە تەحەموول بکە گەورەی بنوێنە بە قازانجت تەواو دەبێت لە دوای ئەم ناخۆشیە خوا دەرگایەکی خۆشی لێ دەکاتەوە لەوە دوا ڕۆژ هەر لەگەڵ خێزانی دووەمیان ئیدارە نەکاو نەحەوێتەوە یەک دوو مانگ لەگەڵ یا بێ دوایی لی تێر دەبێت و دێتەوە لای تۆ ئەو کاتە مەمنونی تۆ دەبێت بەس تۆ سەبرت هەبێ دایکی لاوین بە زمانی شیرین لەگەڵی بدوێ ئەگە خوا نەخواستە سوکایەتی کردووە هەر کەسێ سوکایەتی بە کەسێک بکە یەکەم جار بە خۆی کردووە و ئەو سوکایەتی بەرتووە ناکەوێت لەسەر مناڵەکانی خۆت دانیشە قەت زمانت بەوە دانەیە بڵێ لە یەکجا دەبینەوە ئەویش داوای جیابوونەوەی کرد بڵێ بە شەرعی خوا بە مەردانە و بە پیاوانە بتوانی عەدالەتی بینی دوو خێزان بە شەرعی خوا پارێزی من لەسەر چاوانم با بێشەرعی ڕوونەدا پەیوەندی ناشەرعی نەبێ و بە ئاشکرا کارەکە بکە ئینشاءڵڵا سەبر بگرە خوا دەرگای خێری لێ دەکاتەوە.